لەسەرم بابەتە زۆربوونی یاخود زیانکەیاندن بە کێڵگە پەلەوەریەکان و هەروەها ئەو نەخۆشیکە لە نێوان پەلەوەردا بڵاو بووتەوە لە سنووری ئیداری پارێزگای سلێمانی. من لە تەوەری دووەم دامیوانێکم دەبێت گفتوگەی لەگەڵدا دەکەم، بەڵام بەرلەوە من بابەت و تەورێکی دیکەمە بێت کە دەستپێکی گفتوگۆکانم بەوە دەبێت ئەویش پارێزگای کەرکووک دەزانین کە بە بەردەوامی دانیشتوانی کەرکووک ناڕزایەتی دەردەبڕن لەوەی بە تایبەت گوندنشینەکانی دەوروبەری کەرکووک بەوەی کە شێوازێکی نوێی تعریبکردن لە کەرکووکدا لە ئێستا پەیڕەو دەکرێت. هەروەها کەمی خزمەتگوزاری لە کەرکووک بابەتێکی دیکەیە. لێستادا چۆن پارێزگاری کەرکووک مامەڵە لەگەڵ پێکاتە جیاوازەکانی کەرکووکدا دەکات، ئەو خزمەتگوزاریانی کە هاوڵاتیانی کەرکووک داوای دەکەن تا چەند جێبەجێکراوە بە تایبەت پرسی کارەبا و ڕێگاوبان کە دوو پرسی سەرەکیە خۆڵ و خاشاک کە بەر لە ئێستا دەتوانم بڵم چەند مانگێک بەر لە ئێستا پارێزگای کەرکووک بە خۆڵ و خاشاکێکی زۆر داپۆشرا بوو. هەروەها ئەمەش بابەتێک دەبێت من هەوڵ دەدەم لەگەڵ میوانەکەم بە شێوەیەکی گشتی لەسەر پرسەنەتەوەی و ئابووری و سیاسیەکان لە کەرکووک و چۆنێتی بارودۆخەکەوە هەروەها ئەو کورد و پێکاتانی دیکە کە لە کەرکووکدان لە نێو فەرمانگە و دامەزراوە میریەکاندا چۆن مامەڵیان لەگەڵدا دەکرێت و چۆنێتی دامەزراندنیان. لەسەرم بابەتە من میوانێکم دەبێت گفتوگۆی زیاتری لەگەڵدا دەکەم بەڕێز شێرزاد سەمەد کە بەڕێزیان چاودێری سیاسین و ڕاستەوخۆ لە کەرکووک و میوانی من دەبن. کاک شێرزاد سپاس بۆ ئامادەبوونت. لێسادا ئێوە ڕەوشی کەرکووک چۆنە بینن لە ڕووی نەتەوەییەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی سیاسیەوە؟ بەڵێ سڵاو لە بەڕێستان و لە سەرزەمبیلەرانی تەلەڤیزیۆنی کورساتی خۆشەویست. دیارە ئێمە لە کەرکووک بەهۆی بەرکەوتەکانی ڕیفراندۆمەوە دۆخەکە بە شێوەیەک هاتە پێشەوە کە ڕۆژ لە دوای ڕۆژ ناڕزایەکانی خەڵک لە سەرجەم ئەبووارانەی باست کرد زیاد دەکات. ئەویش بەهۆی ئەوەی تەنها مەسەلەکە پارێزگار شخصی خۆی نییە لە کەیسەدا کە بەشێکە ئەو لە جێبەجێکردنی ئەجندایەکی قوڵتر و درێژخایەنتر کە لەسەر مەسلەی کەرکووکەیە. خۆتان نەزانن ئێمە کەرکووک لە تعریفی ئێمەدا پێ دەڵێن ناوچەی زیێناکۆک، بەڵام لە دەستوری عێراقدا بە مناطق متنازع عەلەیهی هاتوۆتە پێشەوە کە ئەمە یعنی زیاتر لە تەرەفێکی نیزاع هەیە لەسەر ئەم شارە. پرسی کەرکووک پرسی خاکە، دۆسیەکی گەورە و گرانە کە پێویست بەوا کات کە کورد لێکۆڵینەوەیەکی ورتر و چاکتر و ئامادەکاریی باشتری هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ئەجندایانەی کە ئەمڕۆ پارێزگاری بۆ وەکالەت بەشێکی تەنفیزیە بۆ جێبەجێکردنەوە ئەجندایانە. دیارە کەرکووک ململانەی لەسرە، خۆتان ئاگدارن هەتا هاتنی سوپای تورکیا و دانانی بنکە سەربازیەکانی لە بەناوی پەکەکە و بەناوی پارێزگاری لە سنوورەکانی خۆی ئەجندایەکی درێژتری هەیە کە مەسەلەکە کەرکووکە. و لە تەرەفێکی تر ئێمە ئەم ناوچان جێناکۆکانە لە شنگالەوە تا دەگاتە خانەقین هاوسنوورە لەگەڵ عەرەبی سوننەدا کە ئەوانیش ئەجندایەکی ئەقلیمی زیاتر لە پشتیانەوەی کە لە ئەنجامی ئەم هەڵبژاردنانە و ئەم کێشەی ئێستا یەکلاکردنەوەی مەسەلەی سەرۆکایەتی و دەسەڵاتەکان زیاتر ڕوونتر دەرکەوتووە کە چه ئەجندایەکەیە. بۆیە کەرکووک دۆسیەکی ئاڵۆزە، کوردیش لەم دۆسیەدا پەرتەوازەیەکی پێوە دیارە کە نەک بەواقع پەرتەوازەیە. ئێمە شەش هەموو کاتێک کورسیەکانی کەرکووک نوێنەرایەتی کورد لە کەرکووکە لە نیوە زیاتر بووە، دەنجی نیوە زیاتریشمان هەبووە، توانای ئەوەمان هەبووە کە 8 کورسی دەست بهێنین نەک 6 کورسی کە لە خولێکدا ئەو 8 کورسیش بەدەستهات، بەڵام بە هەمان شێوە نەتواندرا شتێک بکرێت کە دۆسیەی خاک لەم ناوچەیە ئەوە بکرێت. ئەویش بەهۆی جیاوازی دوو بۆچوونی سیاسی و دابەشبوونی دوو جۆرە عەقڵیەت لەم مەلەفەدا، عەقڵەتێکیان کە ئێستا بە ئاشکرا و تێکەڵ بووە لەگەڵ عەرەبی سوننەدا تەحالفاتی کردووە کە لەسەر دۆسیەی کەرکووک لە دوای بەرکەوتەکانی ڕیفراندۆم کە ئەنجومەنی پارێزگا ئەو کاتە دەست بەکار بوو لە کارا بوو، زۆر بە ئاسانی ئەو ئیستحقاقەیەکەوە بە پێی ئەنجامەکانی لیستی برایەتی دەتواندرا کە پارێزگارێکی کورد لە جێگای پارێزگاری پێشوو خوا خۆشببوو نەزمەدین کەریم دابدرێ بە زۆر بە شتێکی تەبیعی، بەڵام ڕێگریکردن لە هاتنەوەی چەند ئەندامێکی ئەنجومەنی پارێزگا بە پشتیوانی و ئەجندای لایەنێک ئەو دۆخی بە ئاڵۆزی هێشتۆ تا ئەمڕۆ. ئەوەش لێرە و لەوێ ئەمە بە بەردەوام جۆمان لە بەیاننامەکانی تەجەموعی عەرەبی و بەرەی تورکمانی و ئەوانەیە کە تەمسیلی ئەوە ئەجندایە ناکەن کە باسیەکەن
بەڕوونی کار لەسەر ئەوواکەن کە دۆسیەی کەرکک بە قازانجی خۆیان لە تەرەفی نیزاعەکەی تراکە لە مادەی لە ئاماژەی پێکراوە کار لەسەر ئەوە ئەکەن بە بەردەوام. کاک شێرزاد بۆچی بە بەردەوامی لەلایەن هاوڵاتیانی کەرککەوەیان چاودێرانی سیاسی و بەشێک لەوانەی کە لە نزیکەوە لە نێو کەرکک ئاگداری دۆخەکەن رخنا لە چۆنیتی معامەڵەکردن کارەکان و چۆنیتی تەعاملکردنی پارێزگاری ئێستای بە وەکالەتی کەرکک دەگرن کە جیاکاری دەکات لەگەڵ پێکاتەکانە بە شێوەیەکی گشتی مامەڵەکانی پارێزگاری ئێستای کەرکک بۆ وەکالەت لەگەڵ هاوڵاتیان و پێکاتەکانە چۆنە لە ڕووی ئابوووریەوە بێ لە ڕووی نەتەوەییەوە بێ لە ڕووی خزمەتگوزاری تایبەت بێ بۆ هاوڵاتیانی ئەو ناوچان و ئەو شارە. پارێزگاری بۆ وەکالەت یعنی لەلایەن سەرجەم پێکاتەکانی ئەم شارەوە تەنانەت لەناو خودی پێکاتەی عەرەب خۆیاندا تعریفێکی وای بۆکەن کە ئەو تەمسیلی تەنها فوخدێک یان عشیرەتێک یان فئەیەکەکە یان ناوچەیەکەکە باشکرا دیارە ئەوە لە هەڵسوکەوتیا مەسەرەن لە ناو شاری کەرکک لە زمنی دانیشتوانەکەیدا لە چەندین ناوچەی زیازە عەرەب هەیە بەڵام ئەم تەرکیزی کردوتە سەر زاب و حەویزە و ڕیاض و ناحیە عەباس و ئەوانە ئەمە لەبەرەوەی خۆی خەڵکی ئەو ناوچەیە ئەمە تەنانەت لە ناو خودی عەرەبدا لە زمنی ئەو ئەجندایەشی کە باسمان کرد ئەو جێبەجێکاری ئەو ئەجندایەکە دەیانەوێت ناسنامەی کەرکک بۆ ئایندەی بۆ ئایندە بگۆڕن بۆ شێوەیە کە هەیە تەنانەت لەناو خودی تورکماندا دەنگ بەرزکردنەوە هەیە بەرامبەر بەو ناڕەزایەتیانە خۆتان ئەبینن و خەڵکی کەرکک ئاگادارە لە نوێنەرەکانی تورکمان هەرچەند کێشەیەکی زۆر لەناو خۆشیانە هەیە ئەوانش دابەش بوونەتە سەر باڵی شیعی تورکمان و باڵی سونەی تورکمان و لەناو سونەی تورکمانی کێشەی قوڵتریان هەیە ئەم پەرتەوازەیەی پێکهاتەکان و دووری مەودای نێوان پێکهاتەکان و دووری مەودای نێوان حزبە سیاسەکان دەرفەتێکی ڕەخساندووە بۆ تاکە کەسێک کە بتوانێت بەو شێوەی کە ئێستاکانە هەیە ینی دەنگ هەڵبڕینێکی دەو جۆرەیان نییە هەرچەندە کورد لە کەرکک تەنهایەکێتی نیشتیمانی کوردستان لێرە ئێستا ئەمڕۆکە بنکە و بارەگاکانی و بەشداری لە کێشەکان و لە سارەسەرکردنی چێخەڵ خەڵکیش ڕوبەڕووی یەکێتیە کاتەوە لە شوێنێک ئاگرێکە کەوێتەوە بێ یەکێتی بڕوا نوێنەرەکانی یەکێتی بڕۆن و ڕێگەی سەر و کۆمار و کە هەڵوێستەکانیان بەرزن خێرین و خەڵکی کەرکک ئەی بینێ بەڵام ئەمە کافی نییە بۆ بەرەنگارکردنەوەی ئەزندایەکی دوورمەودا بەتەنیا یەکێتی نیشتیمانی کوردستان لەم شارەدا بەرپەرچی ئەو کار و کاردانەوە هەندێک جار لە کەرکک نزیک بوونەوەیەک دەتەوێت لەگەڵ ئیدارەیە بۆ بەرژەوەندی شارەکە بیکەی لایەنێکی تر تەمەشاکەی بە شێوەیەکی تر لێکێداتەوە لە سوسیال میدیا دەکەونە بوختان و دەکەونە هەڵبەستنی کۆمەڵێشت ینی واد لێکەن کە نەهاوکارن لە چارەسەرکردنی ئەم دۆخەی کەرکک و لە هەمان کاشە ڕێگریشن لەوە یان کەم بایەخکردنی هەموو ئەو چارەسەرانەی کە تەقدیمەکرێت لەم شارەیە چارەسەری ئانین بە دیاریکراوی دەمەوێت لەسەر ڕەوشی ئەمنی کەرکک و هەروەها پرسەنەتەوەیەکان بوەستم کە زۆر باس لەم بابەتە دەکرێت بابەتی هەروەها ئابووری و سەرپەرشتیکردنی کێڵگەنەوتیەکان و حکومدارێتیکردنی کەرکک لە ڕووی ئیداریەوە دیارە مەبەستمە چۆنە لە ناو کەرکووکە بە شێوەیەکی گشتی کێ ئیدارەی کێڵگەنەوتیەکانەکە کێ ئیدارەی داهات و هەروە سەرپەرشتی ئەو داهاتانە دەکات کە بۆ خزمەتگوزاری و خزمەتی خەڵک و هاوڵاتیانە پێشمەرگەیە یاخود ئەو هێزانن کە سەر بە حکومەتی عێراقن بۆشایی ئەمنی لەم ڕۆ دەبینرێت بەڵێ بۆشایەکی ئەمنی زۆر هەیە لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و لە نێوان سوپای اتحادی کە بەو هۆکارەوە هاتنە کەرکووک لەو بۆشایی ئەمنیانەی کە هەیە دۆخێکی مستەقر هەیە بۆ دانیشتوانی ئەو گوندانە کە بە شەو ناتوانن لە شوێنەکان بمێننەوە تەنانەت لەبەرەوەی بۆتان ئاگاتان لە کردەوە تیرۆریستیەکان هەیە لێرە لەوێ کەسێک سەرە بڕدرێت لێرە لەوێ پەلەماری ڕەبیەیە کە درێ خۆتان ئاگاتان لێبوو لە گوندی قەرەسالم کە لە عومقی ئەو مەسافەیە کە بە ناوچەی چۆڵ و ئەوانە ئەمە لە ڕووی ئابوووریەوە هیچ هەموو کاتێکش نزیک بوونەوەکانی نێوان وەزارەتی پێشمەرگە و سوپای عێراقدا وەزارەتی بەرگری عێراقدا دەنگۆیەکی ناڕزایەتی دروستکراو لە ناو ئەو پێکاتانە دروستە بێ بۆ ئەوەی ئەو مەسەلانە بە چارەسەرکراوی نەمێنەوە ڕاکانزبووری خۆی لە ئاماژەی لە گرتەیەکە ئاماژەی بەو نقطەیە کردووە کە ئەو فەراغە لە نەتیجەی ناتەوافقی ئەوانە کە
هەیە بەڵام ئەمە لە ڕووی ئەوە لە ڕووی چێلگە نەوتیەکان و دیارەدانی بەرهەمە نەوتیەکان ئەو نەوتەی کە لە کەرکووکەوە کە تەزدی دەکرێت تەنها قفڵەکەی لە کەرکووکە بەڵام فرۆشتنی و سەرپەرشتیکردنی و پاسەوانی و تەنانەت چەندبیرێکی نەوتیش کەوتوتە تەرەفی ئەو ناوچانەی کە ناوچەی هەولێر و ئەو شوێنە سنوورانەی کە ڕەبیەی پێشمەرگەی هێزەکانی پارتی دیموکراتوانەی لێیە ئەنی ئەمە لێرە و لەوێ قسە لەسەرەوە کرێ سوودمەندن لە ڕەتاندن و تێپەڕکردنی نەوت و تەنانەت باس لە دزی نەوتیش ئەکرێت لەو شوێنانەیە خراپ بەکارهێنانی ئەو دۆسیە ئەکرێت ئەمەش ئێستا چاوپۆشیشی لێ ئەکرێت بەڵێ خۆتە زانی وەکو ئەمەژەم پێدا ئێستا پارێزگاری بۆ وەکالەت لە زمنی کوتلەیەکی سیاسیەیە کە لە کوتلەی سونیەکانایە و پارتی دیموکراتی کوردستانش باشکرا لەگەڵ ئەو کوتلەیە لە تەحالفی تولاتیایە ئەنی چاو پۆشیەک هەیە لە نێوان ئەم مەوزوعانەدا دۆسیەی نەوت خۆتان ئاگاتان لێ ئێستا خەریکە چێلگەی نەوتی کەرکووک بەرە ئەو برن بەرەو پترۆل بریتش پترۆلیۆم وانەکەەوە پێم وایە مەلەفێکی زۆر زۆر خەتەرناکە کە دەست بۆ ئەو شتانە لەبەرەوەی لە معادلاتی دەولی و ئەقلیمیە ئەمە کارداونەی خراپی لەسرە بەیانی نیمسە تەوافقێکی ژێربەژێر هەیە لەسەر ئیدارەدانی چێلگە نەوتیەکان و تێپەڕکردنی نەوت و بەرهەمە نەوتیەکان لە کەرکووکەوە بە ئاراستەی تورکیا و تورکیا سوودمەندە لەوە و هەموو ئەو هێز و حزبانەیەکەونە ئەو سنوورانە و هەمویان سوودمەندن و خەڵکی کەرکووک سوودی لە ئەوانە نەبینیوە خراپترین دۆخی دابشکردنی بنزین لەم شارەیە کە بە من پێشەوەی بێم بۆ بەرنمەکەیەوە سیارەکەم 2 ساعت لە سرەیە وەستاوە تا بنزینی وەرگرتووە بۆ خۆم شخصی خۆم کە وڵاتی ئەم شارەم ئەنی سوودمەند نین لە زستانە خەڵک سوودمەندیە لە هاوینە سوودمەندیە وزەی کارەبا هەر دوێنێ پێڕێتەوە یعنی کاک شێرزادی قسێکی ژەیە کە پارێزگاری کەرکووک بە وەکالەت باسی لەوە کردووە کە ئەو بەشێک لە کێڵگەنەوتیەکانی کەرکووکدا لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە کە لە کاتێکە چۆنیتی بەڕێوەبردن و سەرپەرشتیکردنیەم کێڵگەنەوتیانە دەبێت لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقدا بێت وەکو خۆی دەڵێت لەلایەن هێزی پێشمەرگەوە کۆنتترۆل کراوە ئەم بابەتە جەنابەت تا چەند ئاگداری قسێکی لەم جۆری پارێزگاری کەرکووک تا چەند لە ڕووی لۆژیکی و لە ڕووی ئیداریەوە ڕێگە پێدراوە یاخود هیچ فراغێکی ئەمنی هەیە لەسەر ئەم بابەتە؟ بەڵێ ئەو شوێنانەی کاوان باسێکن دوورە لێ کەرکووکەوە بەڵام ئەو چێلگە نەوتیانە لە زمنی ئیدارێک نەوتی باکوورایە و ڕەبیەی پێشمەرگەی لێ و چەندین ساڵە چاوپۆشی لە سەرپەرشتیکردنی و بیرانەکراوە ئێستا باز لەوا کرێت تەطویری زیاتری تیا بکرێ و بۆڕی لە ڕابچێشرێ و نازانم تا چەند ڕاستەوە چکە من بە چاوی خۆم ئەو شوێنەم نەبینیوە بەڵام قسەی لەسەر ئەکرێ ئەمە زۆرێک لە تەوافقاتێکی سیاسی لە نێوان چەند لایەنێکی سوودمەند لە پرۆسەی ڕەتاندنی نەوتوانەیە بەڵام بە لە ئەعلامش بۆ چاوبەستەکی قسەشی لەسەر ئەکەن کە ناڕزایەتی لەسەر دەرەبڕن بەڵام لە واقعدا چاوپۆشیکردن هەیە لەو دۆسیە لە مەلەفی کارەبا لە خزمەتگوزاری پاک و خاوێنکردنەوەی شار لە تەجاوزاتی سەر مڵک و ماڵی گشتی کە زۆرجار کوردی پێێتی ئەمەکرێ لەم چەند ساڵی کە ئەم ئیدارەیە کاتیە لە کەرکووک هەیە لە دوای بەرکەوتەکانی ڕیفراندۆمەوە 4 بەقەدەر ئەوەندە ساڵی کە لە کەرکووکە کورد دەسەڵات بووە و ئاوەرەکانی گەڕاندوتەوە لە سێ ناوچە نیشتەجێی کردووە سەرجەم شارەکە هەمووی فرۆشرا هەموو شوێنەکان فرۆشراون بە تەجاوز تەنانەت بەرپرسە باڵاکانی یەک بە یەک دۆسیەکانمان لەلایە کە خۆیان قەتعی زەوی وا هەیە خانوویان لەسەر کردووە خەڵک باس لەوە کە بای 9 میلیارد دینارە ینی بە شێوەیە ئەم بەرپرسانە کوردن یاخود عەرەبن یا لە نەتەوەکانی ترن فرۆشتنانە بۆتەوەی بە عەرەبکردن بەڵێ بووەتە هۆی بە عەرەبکردن بەڵێ عەرەبتیای نیشتەجێ بووە نقطەیەکی تر ئێستا حساستر لەوە ئێستا هاتووە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق نووسراوێکی ناردووە بۆ سەرجەم کۆمسیۆنەکانی عێراق کە موالیدی 2004 کە ئیستاکە ئەمساڵ خۆیان تۆمارەکەن بە بایۆمەتری و کارتی دەنگدان وەرەگرن تەنها بە فۆرمێکی خۆراک کە فۆرمی خۆراکەکەیان کەرکووک بێ گرنگ نییە خەڵکی بەسرایە خەڵکی ناسریەیە خەڵکی مووسڵە خەڵکی هەر شوێنەکە دەتوانێت کارتی دەنگدان لەم شارە وەربگرێ ئەمە
پێچەوانەی مادەی 140 ئەوانەیە کە پێشتر من لێرەوە ڕایەگەێنم پێویستە نوێنەرەکانی کورد لایەن بەرپرسەکان لەم دۆسیەدا زۆر بە هەستیاری مەعاملەی لەگەڵ بکەن هەر شتێک کە تەزاڕوب بکات لەگەڵ بڕگەیەکی دەستوری کە مادەی 140 نابێت لە کەرکووک بێ کەرکووک ئیستیزنا بکرێت لەو جۆرە تۆمارکردنی تازە ئەوانە ئەنی شارەکە بەو شێوەیە ئیدارە ئەدرێ و بەڕێوە ئەبدرێ وەکو باسم کردەوە تەجاوزانە بەڵێ غێری نەتەوەی کوردن و ناوچەی واحد حوزەیرانە شارع قودسە منطقەی ئەوەیە ساری تەپە و ئەو ناوەیە هەر هەمووی بوو بە خانوو بوو بە عیمارات و بینا و معارز و کۆمەڵە پرۆژەی تیجاری و ئەوانەی لەسەر کراوە معسکەرخانیت بە کاملی کاتی خۆی دابش کرایە سەر ئاوارەکانە ئێستا تەنها لە ناو فەیلق کورد لەوێ هەیە لە فەیلقەوە تا دەگەیتە معسکەرخانیت هەمووی داگیر کراوە دابش کراوە. باش کاک شێرزاد ئەو بەعربکردنی کە لە ناو کەرکووکات دەبێنرێت تەنها بەرامبەر بە کوردەکانە یاخود توێکاتەکانی تریشی گرتوتەوە کە غێری عەرەبن. بەڵێ تورکمان و کورد زەرمەندی سەرەکین لەم بە عەرەبکردنە لە مەسەلەی عەقدە زراعیەکان تورکمان و کورد زەرمەندن چونکە مڵک و مڵکداری لەم شارەیە بە زۆری مڵکی کورد و تورکمانە ئەوە هەتا ئەم دەقەیە تەجاوزات هەیە لەسەر مڵکی تورکمان لە ناوچەکانی لەیلان و ئەوانە کە زەویزارێکی زۆریانەیە ئەو معسکەر خالیدەی کە باسیەکەین هەندێکی تاپۆی کوردە هەندێکی تاپۆی تورکمانە ناو شار بە هەمان شێوە تاپۆی کورد و تورکمانە تاپۆی کۆن و ئەوانەیە بەڵام ئێستا تەنها لایەن کە پێکاتە کە سوودی لێ ئەبینێ لەو تەجاوزاتە بۆ مەودایەکی دوور بۆ گۆڕینی دیموگرافیای ئەم شارەیە تەنانەت نمونەیەکی بەسیتت بۆ باسەکەم کە پەروەردەی کەرکووک ئەم جارە ئیعلانی امتحاناتی کرد چەند خوێندکار بەشدارە بێ لە پۆلی شەشی سەرەتایی ژمارەی خوێندکاری عەرەب 5 بەرامبەر بە ژمارەی خوێندکاری کوردی ئەم شارە و کورد و تورکمان بووە ئەوان زیاتر لە 24,000 بوونە کورد 6,000 بووە تورکمان 1000 و ئەوە خوێندکار بووە ینی بۆ ئایندەی دووری ئەم شارە بەڵێ تەعریبەکە هێواش هێواش جێگەی خۆی گرتوتەوە ئەو خەڵکانەی کە تەعویزیان وەرگرت و لە زمری مادەی 140 کە ئەوان 20 میلیۆنیان پێدرا ئێستا زۆربیان گەڕاونەتەوە ڕاستە ڕەنگە نەتوانن بە پێی کارتی دەنگدان و ئەوانیان هەبێ بەڵام موالیدی تازەیان کە دێتە پێشەوەگەوەی ئاماژەم پێ کرد ئەوە کەم نییە. کاک شێرزاد ئەم بە تعریبکردنی کە جەنابە باسی لێوا دەکەیت لەزانین کە لەو ناوچانەیە هێزی پێشمەرگیش هەیە کە بە هەماهەنگی سوپای عراقی سەرپەرشتی عێراق دەکەن لە ئۆپەراسیۆنی جیاواز و ڕوبەڕووبوونەوەی ترۆریستانی داعشدا هەماهەنگیان هەیە لە سەرپەرشتیکردنی کەڵگەنەوتیەکاندا بە هەمان شێوە هەماهەنگیان هەیە کەواتە حکوومەتی عێراق هەرێمی کوردستان و هەروە هێزی پێشمەرگە لە بەرامبەر ئەم پێشێلکەری نەتەوایەتیە و لە بەرامبەر ئەم بە تعریبکردنە هەڵوێستیان چی بووە تا ئێستا بەپێی پێویست بووە ئەوان چی دەڵێن لە ناو کەرکووکدا؟ کاک شێرزاد دیارە بە باشی دەنگەکەی جەنابت ناکاتە لام هیوادارم هاوکارانم لە لای جەنابتەوە ئەو کێشەیە چارەسەر بکەن دیارە من لەسەر بابەتەکە درێژی پێ دەدەم ئەو کێشانەی کە لە کەرکووکدا هەن بە بەردەوامی هەیە و لە ئێستادا جۆرێکی نوێی تعریبکردن وەکو کاک شێرزاد باسی کرد وەکو چاودێران و ئەو کەسانی کە لە ناو کەرکووکدا ئاگاداری ڕەوشی کەرکووکن باسی لێو دەکەن جۆرێکی نوێی تعریبکردن لە نێو کەرکووکدا هاتۆتە ئاراوە زەرمەندی سەرەکی لە بابەتە کووردە لەگەڵ ئەوەی بەشێک لە تورکمانەکانیش لە نێو کەرکووکدا نیشتەجێن بەڵام زەرمەندی سەرەکی لە کەرکووکدا کوردەکانن لەگەڵ ئەوەی کە کەرکووک بە درێژایی مێژوو کوردەکان تێیدا خاوەنددارێتیان هەبووە لەگەڵ ئەوەی پێکاتی دیکەش دواتر بەپێی قۆناغی جیاوازەکانی مێژوو هاتوونەتە نێو کەرکووکدا و کورکووک و تێیدا ژیاون لێستادا ئەم پرسێکێکە لە پرسە سەرەکیەکان دیارە کێشەی خزمەت گوزاری شکێکی دیکەیە لە بابەتەکان پارێزگای کەرکووک بە بەردەوامی بەدەست نەبوونی هەکو هاوڵاتیانی کەرکووک خۆیان باسییان لێو کرد چەند جارێک بەدەست نەبوونی کەمی خزمەت گوزاری و هەروەها ڕێگاوبان و کۆڵانەکان بەهۆی ئەو خۆڵ و خاشاکانی کە کۆ دەبێتەوە گرنگی پێنادرێت نەبوونی کارەبا یەکێکی دیکەیە لە پرسەکانی
تایبەت بە کەرکووک لەگەڵ ئەوەی کە کەرکووک وەک باسی لێوە دەکرێت وەکو دەریایەکی تایبەت وایە کە هاوڵاتی لەسەر بژی بەڵام بەدەست نەبوونی بنزینەوە گرفتارن وەکو کاک شێرزاد باسی کرد بەر لە بەرنامەکە ئەو چەند سەعاتێک لە ڕیزی وەرگرتنی بنزین بۆ ئۆتۆمبیلەکەی داوەستاوە کە ئەمە جێکێکە لە گرفتە سەرەکیەکان لە کەرکووکدا تا ئێستا بەردەوامی هەیە دیارە بەناو باز لەوە دەکرێت کە هێزە عێراقیەکان یاخود هێزی پێشمەرگە لە ئەنجامی ئەم دوو هێزی کە حکومداری و پارێزگایی لە کەرکووک دەکەن فراغێکی ئەمنی دروست بۆ لەو ناوچانەیە من درێژە بە گفتوگۆکانم دەدەم کاک شێرزاد پرسییم هێزەکانی پێشمەرگەشت لەو ناوچانەدا هەن بۆ پارێزگاریکردن لە کەرکووک کە مانگیان هەیە لەگەڵ سوپای عێراقدا بۆ ڕوبەڕبوونی تیرۆریستانی داعش بۆ پارێزگاریکردن و هەروەها ئیدارەدان و بەڕێوەبردننی چەند کێڵگەیەکی نەوتی کە جەنابیشە باسی لێوە کرد لە بەرامبەر ئەم تعریبکردنەدا هێزی پێشمەرگە هەڵوێستی چی بۆ دیارە هێزی پێشمەرگەش پێویستی بەوەیە کە ئاراستی بکرێت یاخود فەرمانی پێ بگرێت حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەم تعریبکردانە تا ئێستا هەڵوێستی چی بۆ دەنگی چی بۆ لە بەرامبەر ئەم بابەتەیە بڵێ دۆسیی هەمانجیکردن یان تەواجودی پێشمەرگە لە سنووری کەرکووک لە قەرەنزیر پێشمەرگە هەیە کە پێم وایە 17 کیلۆمەتر لە کەرکووکەوە دوورە لە شیوە سوور هەیە لە قەرەسالم هەیە بەڵام ئەم مەودای لە هەندێک شوێنە مەوداکان 1 کیلۆمەتر لە نێوان هێزی پێشمەرگە و لە سەر جادە ڕئیسیەکان بەڵام لە دەشتاییەکان و گوندەکاندا بە سەدان کیلۆمەتری چوارگۆشە بۆشایی ئەمنی هەیە لەو شوێنانە هیچ هێزێکی لێ نیە نە هێزی پێشمەرگەی لێنە سوپای عێراقی لێ هەیە ئەمە وەک ئاماژەم پێکرد بە تایبەت لە ئەترافی کەرکووک کە نزیک لە شاری کەرکووک بە بەو مەودایی باسم کرد تا ئێستا بچووکترین ئۆپراسسیۆنی هاوبەشیش لێرانە نەکراوە هیچ ئەماهەنجێک لەم ناوچەیە نییە بۆیە ئەم دۆسیە پێویستی بەوەیە کە ڕەبیەی سەربازی هێزی پێشمەرگە زیاتر لە حیزامێکی تر بێتە پێشەوە هەبێ لەو ناوچانە تەواجودی هەبێ بەڵام بەهۆی بەرزکردنەوەی دەنگۆی ناڕەزایەتی لەلایەن بەشێک لە پێکهاتەکان و بەهۆی دووەمیش کە نەبوونی هەماهەنگی و دابەشبوونی کورد لە نێوەندەدا بێخاوەندکردنی ئەم شارە بەو شێوەیە بووە کە باسم کرد خاوەنددارێتەکەی ئێستا تەنها بەرپرسیارەتەکەی بەسەر یەکێتیە جێماوە و هەموو هەنگاوەکانیشی یەکێتی نیشتیمانی لەم شارەیە دەینێ بە خراپ تەفسیرەکرێت و ئەوەی بۆ ناکریانی کاک شێرزاد وەک دوا پرسیار سەبارەت بە خزمەتگوزاریەکان لە کەرکووکا چۆنە مخۆ بە سەردانی کەرکووکم کردو شەقامەکانی ڕادێکی زۆر خۆڵ و خاشاکی لێ کۆبەتەوە تا ئێستاژەم بابەتە هەیە بوونی کارەبا بۆ هاوڵاتیان بەدەست نەبوونی کارەبا و دەناڵێنن لە کاتی وەرزی هاویندا بە تایبەتتر گەر بکرێ بە کورتی بەڵێ مەسلەی کارەبا نێوانی ئاسمان و ڕێسمانی فەرقەکاڵن لە سنووری حەویجە و زاب و ئەوانە لە شەو ڕۆژێکا چەند سعاتێک گەبڕێ بەڵام لە سنووری گوندەکانی ناوچەی ساڵەیی و بیبانی و سەروتر و شوان و ئەوانە لە شەو ڕۆژێکا 2 سعات کارەبا هەیە ئەمە جیاوازیەک وە خۆڵ و خاشاک و ئاوەدانکردنەوە و قیر تاوکردن و چیمەندۆ ڕێژکردنەوەوانە هەر بە ئاشکرا دیارە بە کامیرایەک هەموو جیاوازەکانە بیندرێ کە خواروی شار هەموو جۆرە پرۆژەیەکی ئەنجامەدرێ و هەموو ناوچە کوردنشینیەکان بەگشتی هیچ پرۆژەیەکی تیا ئەنجام نادرێ ئەوە قەدەغەیە لە دەستوری مەحافەزەیە بەو شێوەیە تعریف کراوە کە ئەمانە ناوچەی تەجاوزن و نابێ کاریان بۆ بکرێ بە هیچ شێوەیە کاریان بۆ ناکرێت تەنانەت لە بڕینی کارەبا ئەوانە لە کێشەیەکی کارەبا و نەبوونی محەویلەیەکە بێ سەرۆکایەتی کۆماراگەدار کرێتەوە وەساتە بکا لەگەڵ وەزیری کارەبایە بۆی کێشەیەک محەویلەیەک چارەسەر بکرێت لە کەرکووک بە پێچەوانەوە لە ناوچەکانی تر زۆر بە فراوانی ئیشی تیاکرێت و لەلایەن ئەو لایەنانەوە بەڕێز شێرزاد سەمەد کا بەڕێزیان چاودێری سیاسی بوون و ڕاستەخۆ لە کەرکووکەوە میوانی من بوون ماندوو نەبن سپاس بۆ ئامادەبوونت